سەرەڕای بڕیاری تەرخانکردنی بودجەیەکی تایبەت بۆ کەرتی تەندروستی دەربەندیخان لەلایەن وەزارەتی تەندروستی هەرێم بە ئامانجی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا، بەڵام تا ئێستا ئەو بڕەپارەیە نەگەیشتۆتە دەست یەکە ئیدارەکانی قەزاکە. قایمقامی قەزای دەربەندیخان نایشارێتەوە، تا ئێستا نازانێت بڕی پارەکە چەندە و بە چ میکانیزمێک دەگەێنرێتە دەربەندیخان. ئەلبەتە ئێمەش لە ڕێگەی پارێزگاری سلێمانی و بەڕێز دکتۆرە باڵ ئاگادار کراینەوە و هەروەها لە ڕاگەیاندنەکانیشەوە ویستمانکەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بە تەرخانکردنی بودجەیەک بۆ ئیدارەی قەزای دەربەندیخان و کەرتی تەندروستی لە دەربەندیخانە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و ئیتر هەر ئەوە نەما پێگەشتۆ، بەڵام ئەوەی کە ئازانم وەکو بڵێ ڕێکاری یاساییەکان گیراوەتە بەر بۆ سەرفکردنی ئەو پارەیە و لەم نزیکانەدا لەوانەیە بگاتە دەستمان. کاتەکەی نازانم، بەس کاتی ئاگاداریان کردینەوە ڕۆین ڕێکارەکان تەواوەکەین و پارەکە نازانین سەرفکردنی چۆنە نازانین. بەڵێ لە ماوەی ڕابردوودا وەزیری تەندروستی هەرێم سەردانی قەزای دەربەندیخانی کرد، دڵنیاییدا کە بڕە بودجەی تەرخانکراو بۆ شارەکە ڕەوانە دەکەن و تا ئێستاش ئیداری شارەکە لە چاوەڕوانیدان. بەڕێوبەری تەندروستی دەربەندیخان ڕایدەگەیەنێت 18 حاڵەتی توشبوون لە قەزاقەدا تۆمار کراوە، 3 لەو توشبوانە گەڕاونەتەوە ماڵەکانیان و تەندروستی 15 توشبووەکەی دیکەش جێگیرە. ئێمە وەکو تەندروستی دەربەندیخان بڕیار وا بۆ کە بجەیەک بگا بەدەستی ئێمە وەکەوەی کە لە ئێلان بیستمانەوە باس کراوە، بەڵام هەتاوەکو ئێستا ئەو بودجێ بەدەست ئێمە نەگەیشتووە و نەگەیشتوتە لامان. دوای ئەوەی تەندروستی هەرێم دەربەندیخانی بە زۆنی مەترسیداری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دەستنیشان کرد، نیگەرانیەکی زۆری لای دانیشتوانی ئەو شارە دروست کرد و پێیان وابوو ڕووداوەکە لە قەبارەی زیاتری خۆی تەماشا کراوە و داوا دەکەن بەرپرسیارانەتر مامەڵە لەگەڵ ڕوودا و حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسەکە بکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.